ئایا و کەسانی هەرێکە لە گرفتەکانی گۆرچیلایان هەیە دەتوانن وەکو کەسانی ئاسایی بەڕۆژوو ببن یاخود کاتێک بەڕۆژوو دەبن ئەو ڕێنماییە پزیشکیانە چین کە دەبێت ڕەچاویان بکرێت ئێمە لەم تەورەدا بەگشتی باس لە دیارترین نەخۆشیەکانی گۆرچیلە دەکەین کە دەبێت تاک کاتێک توشببووی ئەم جۆرە نەخۆشیەیە لە ڕۆژوگرتن بە دوور بێت بۆەوەی تەندروستیەکی باشی هەبێ بێگومان ئێمە لە ڕووی پزیشکیەوە باسی لێوە دەکەیت. وردەکاری ئەم بابەتە لەگەڵ دکتۆر مەجید حەسەن شەخانی ڕاوێژکار لە نەخۆشیەکانی هەنا و دڵ و هەروەها چاندنی گۆرچیلە دەکەم کە ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانیەمێ. دکتۆر سلااوت لەبێ و بەیانی باش زۆر سپاس بۆی ڕاستەخۆ لە پرۆگرامی بەیانی باش کوردستان میوانی ئەمەی. سەرتا دەپرسم ئەو کەسانی کە گرفتی گۆرچیلەیان هەیە دەتوانن وەکو کەسانی ئاسایی بەڕۆژوو بن و هەروەها ئەو گرفتانە چین کە ڕێگە بە ئێمە نادەن کاتێک لە گۆرچیلەماندا هەیە بێگومان گرفتەکان بەڕۆژوو ببین. بانی ئەوەش باش پێشەچی پیرۆزبایی هاتینی مانجی ڕەمەزان لە گشت مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستان بە تایبەتی دەکەین. دیارە مانجی ڕەمەزان وەکو وێزگەیەکە بۆ پاکردنەوەی دڵ و دەروونەکان بە هەمان شێوە وێزگەیەکە بۆ پاکردنەوەی لەشی مرۆڤ لەو مادە زیانبەخشانەی کە لە ماوەی 11 مانگدا کەڵەکە بوون لە هەموو ئەندامانی لەشدا لە ڕێگەی مانجی ڕەمەزانەوە وەکو دەرفەتێکە بتواندرێت تاوەکو خۆمان ڕزگارکەین لەو مادانە. دێم وەسەر وەڵامی پرسیارەکەت ئایا چێن ئەو کەسانی کە ناتوانن بەڕۆژی بن. بە دڵنیاییەوە گورچیلەکانمان دوو ئەندامی سەرچین لە لەشی مرۆڤدا دیارە پێویستی بە بڕێکی زۆر ئاو هەیە بۆی فرمانەکانی بە شێوەیەکی ڕێک و پێک بەزێ بکات. ئەو کەسانێک کەوا شوشتنی گورچیلەیان بۆ ئەنجام دەدرێت بە هیچ شێوەیەک ناتوان بەڕۆژی بن. ئەوانە گروپی ڕقم یەک. گروپی دووەم ئەو کەسانی کەوا چاندنی گورچیلەیان بۆ کراوە 2 ساڵی تەواو نەکردووە و تا پێش 2 ساڵ بە هیچ شێوەیەک ناتوان بەڕۆژی بن. بەڵام دوای 2 ساڵ بە پێی چاودێریەکی چڕی ئەو پزیشکی تایبەتی خۆی بەڵێ ڕێگە پێدراوە دەتوانێت بەڕۆژی بێت. سێم ئەو کەسانێکەوە سستی گورچیلەیان هەیە واتە نەگەیشتۆتە پەککەوتن تەنها سستن بەڵام لە قۆناغەکانی پێشکەوتون واتە قۆناغی سێم و چارەم و پێنجەمن ئەوانش بە هیچ شێوەیەک ناتوان بەڕۆژی بن. کەواتە ئەو سێ گروپەیکەوە باسم کرد بە هیچ شێوەیەک ڕۆژیان لەسەر نییە و ناتوانن بەڕۆژی بن چونکە دەبێتە هۆی زیانێکی زۆر لەسەر جەستەیاندا. دێنەوە کەسانەی کەوا گرفتی گورچیلەیان هەیە بەڵام دەتوانن بەڕۆژی بن بەڵام بە مەرجێک کەوا لە ژێر چاودێریەکی چڕی پزیشکەی خۆی بێت. بۆ نمونە کەسێک کەوا سستی گورچیلەی هەیە بەڵام لە قۆناغی سەرەتایین واتە قۆناغی یەکەم یاخود قۆناغی دووەم بەڵام ئەوانەش ناکرێت هەر بە شێوەیەکی هەڕەمەچی دەست بە ڕۆژەکانیان بکەن نەخێت پێویستە پێش هاتنی مانجی ڕەمەزان لە دەستپێکدا پشکنینی تایبەتی گورچیلەکانی خۆی کرابێت و هەروەها پزیشکەکە ڕێنمایی تایبەتی پێدەبەخشێت کەوا چۆنچۆنی بەڕۆژی بێت و لە ماوەی مانجی ڕەمەزاندا هەر دەڕۆژ جارێک دەبی پشکنینی بۆ خۆی بکات تاوەکو ئایا دەتوانی بەردەوام بێت یاخود نا. و ئەو کەسانێکەوە بۆ نمونە بەردی گورچیلەیان هەیە ئەوانەی کەوا بەردی گورچیلەیان هەیە دەکرێنە بە 2 بەش. ئەو بەشانێکەوە ئەو کەسانێکەوە بەردەکان لە شوێنێکی سابت واتە جێگیردان و هیچ نەبووتە هۆی هەوکردنی گورچیلەکان یاخود ئەستوربوونی گورچیلەکان یاخود تێکدانی فرمانی گورچیلەکان ئەوانش بە هەمان شێوە دەتوانن بەڕۆژی بن بەڵام بەڕچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان. بەڵام کەسێکەوە بەردی گورچیلەی هەیە ببووێتە هۆی ئازاری زۆری گورچیلە و جیرانی ڕێڕەوی میز یاخود تێکدانی فرمانەکانی گورچیلە ئەمانەش بە هەمان شێوە ناتوانن بەڕۆژی بن. ئەوەی کە بە شێوەیەکی گشتی باسم کرد ئەمانە بوون. زۆر باشە. دکتۆر بۆ نمونە من گرفتێکی گورچیلەم هەیە ڕەمەزانی پات بە ڕۆژوو بووم بەڵام کاریگەری نەرێنی لەسەر گورچیلەم لەسەر جەستەم دروست بوو. دەتوانم ئەم ڕەمەزانە بە ڕۆژوو بم بۆ من هەرێکێک لەو گرفتانەی کە تۆ باسی کرد کە ئەتوانێت بە ڕۆژوو بێت بەڵام لە ڕەمەزانی پێشووتردا من ماکم لەسەر دروست بوو یعنی کاریگەرێکی نەرێنی و لەسەر دروست بووە. بەڵێ دیارەمە دەبێ بزانین ئایا ئەو ماکەی کە دروست بووە لە ڕەمەزانی ڕابردووس جۆرە ماکێک بووە ئایا ماکەکە ژام بووە دروستبوونی بەرد بووە تێکچوونی فەرمانی گورچیلە بووە لەبەرەوەی ئەمە زۆری ماکەکە قرار دەدات لەسەرەوەی ئایا کەس دەتوانێت بە ڕۆژی بدی یاخود نا. ئەوانەی کە باس بڕیار دەدا کە تاکەکە ناتوانێت بە ڕۆژوو ببێت.
ئەوانەی کەوا هەر گرفتێک هەر بەرزبوونەوەیەک لە ڕێژەی یۆریا یاخود کریاتینین لە لەشی مرۆڤدا دروستبوونی ژانی زۆر لە گورچیلەکانیدا ئەوانە ناتوانن بە ڕۆژی بن لەبەرەوەی ڕۆژی لە بۆ تەندروستیە نەک لە بۆ زیانگەیاندن بە لەشی مرۆڤدا ئەوانەی کەوا لە کاتی بە ڕۆژوبوون بۆ نمونە ژانێکی یەکجار زۆر دەگرێت بۆ نمونە لە کاتی بە ڕۆژوبوون فرمانی گورچیلەکانیان تێک دەچێت ئێوە بەتەکیت ئەوانە ناتوان بە ڕۆژی بن چونکە بەپێی نەسی ئاەتی قورئانی و بەپێی ڕێنماییە زانستیەکان ئەوانە ڕێگا پێدراو نین کەوا بە ڕۆژی بن چونکە کاتێکەوە گورچیلەکان من ئەزیەتیان پێگەیشت ئەو ڕۆژیە دەبێتە هۆی زەرەردان بە لەشی مرۆڤدا ئەوەش لە ڕووی زانستیەوە ڕێگە پێدراونیە چونکەوکو باسم کرد ڕۆژوو بۆ تەندروستیە نەوەکو بە گەیاندنی زیان خوا نەخواستە بە لەشی ئەو کەسەدا و هەر کەسێک کەەوە ئەو فەرمانە جێبەجێ نەکات ئەوە نەک خێری دەگاتێت بەڵکو تاوانیشە ڕەنگە ببێتە هۆی سزبوونی گورچیلە یاخود پەککەوتنی گورچیلە بۆیە دڵنیا دەدەینە ئەو کەسانەی کەوا عەزیان لێ بە ڕۆژی بوون ئارەزویان هەیە بە ڕۆژی بوون بەڵام گرفتی گورچیلیان هەیە ئەوانە بە هیچ شێوەیەک گوناحبار نین و بە هیچ شێوەیەک نابێتەوەی کەمتەر خەمیان بەڵکو لەوانەیە بەڕووی ئارەزویەکەی خۆیان و کەدانە بە ڕۆژی بن هەمان خێری ئەو کەسیان دەگاتێکەوە بە ڕۆژی بوون بۆیە داوا دەکەین ئەو کەسانێکەوە شکیان هەیە واتە یعنی لەوانەیە هەست بکەنکەوە گرفتی گورچیلیان هەیە ئەو بە شێوەیەکی گشتی دەبێ پشکنینی گورچیلەکەی خۆیان ئەنجام بدات پێش ئەوەی بچێتە ناو قۆناغی بە ڕۆژی بوون و دەستپێکی مانجی ڕەمەزاندا. دکتۆر چەند ڕۆژێک بەسەر ڕەمەزاندا دێپەڕیوە هەندێک کەسێک کە بۆ نمونە هەرێکێک لە گرفتەکانی گورچیلەی هەیە لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا بە ڕۆژوو بۆ بەڵام لە ئێستادا ژانی گورچیلەی بۆ دروست بووە لەسەر ڕۆژوگرتن بەردەوام بێت یاخود دەکرێت ماوەی جارێک پشوەرگرێت یاخود چۆن بتوانێت قەرەبووی ئەو کەمی ئاوە بکاتەوە لە جێستەیدا. خۆی خۆی دیارە ئەو کەسەی کەوا لە بەڕۆژی دەبێت چەند ڕۆژی یەکەم و دووەم و سێم ئەوانە تووشی ژانی گورچیلە دەبن تا حدێک ئەو ژانە ئاساییە چۆن ڕێک دەخرێت بە تەئکید ئەو کەسە پێویستە بڕێکی زۆر ئاو بخوات پاشەوەی کەوا بەربانگ پاشەوەی کەوا ڕۆژوو دەستچێنێت بەڵام ئەو ئاوە نەک بە شێوەیەکی کتوپەر پێویستە لە ماوەی ئەو چەند کاتژمێرەی کەوا تا دەگاتە پاشێو بڕی زیات 2 تا 3 لتر ئاو بخواتەوە بە شێوەیەکی پچەر ڕەنگە ئەوە بێتە هۆی دەربازبوونی لەو ژانەیەکەوە لە کاتی ڕۆژدا دروست دەبێت و هەروەها ئەو خواردنەوەی شلەمەنیەکان بە شێوەیەکی تەندروست کە ئەمەش دەبێتە هۆی پاراستنی گورچیلەکانمان لە زیانگەیاندن ئەوە نەک بۆ کەسانی کەوا کێشەی گورچیلیان هەیە بۆ هەموو هەتا کەسی ساغ پێویستە بە شێوەیەکی تەندروست خواردنەکان و خواردنەوەکانە ڕێک بێخن واروە خۆ بە دوورهێخستن لەو ینی شەربەت و جیراوانەی کەوا بۆیەدارن واتە سوبغیان تێدایە ڕەنگە لە مانجی ڕەمەزاندا یعنی چەندین زۆری خواردن و خواردنەوە کە بە شێوەیەکی ناتەندروست بەکاردێنێت بەداخەوە مانجی ڕەمەزان بۆتە دیاردەیەک بۆ مانجی خواردن و خواردنەوەی زیاتر ئەوە کەوا بەڕاستی دەبێتەوە گرفت نەک لەسەر گورچیلەکان دەبێتە گرفت لەسەر گەندا زیانگەیاندن بە دڵ زیانگەیاندن بە جگەر زیانگەیاندن بە گشت ئەندامەکانی لەشی مرۆڤدا ئەمە تەنها ڕاستە لێرە باسی گورچیلە دەکەین بەڵام بە دڵنیاییەوە زۆر خواردن و خواردنەوەی ناتەندروست دەبێتە زیانگەیاندن بە هەموو ئەندامەکانی لەشی مرۆڤدا. دکتۆر لەگەڵ ئەو ژانی کە باس جارگلەی ئەوە دەکرێت بۆ نمونە ڕەنگی میزەکەیان دەگۆڕێت و تۆخ دەبێتەوە و هەندێک جار هەندێک گرفتی تر هەندێک هەست دەکەن بۆ نمونە کاتی میزکردنیان دوا دەکەوێت ئەمان هەمووی دەکرێت نیشانەیەک بن بۆ ئەوەی کە ئەم کەسە تووشی وشک بوونەوە دەبێت یاخود گرفتێکی تری گورچیلێ بۆ دروست دەبێت. بەدڵنیایەوە نەخێر تۆخبوونی ڕەنجی میز بە ئاساییە بە تایبەتی ئەو کەسانی کەوا تووشی تا حەدە کەم خواردنی ئاو دەبن ئەوە ماوەیەکە دوای پاشان چاک دەبێت. ئەوە نیشانەیەکە کەوا ئەو کەسە بە شێوەیەکی تەندروست ئاوی نەخواردیە یعنی ئەو کەسە کەواتە بڕێکی کەم ئاوی خواردیە لە بۆی تاوەکو ئەوە گرفت نییە ئەوە تەنها وەکو نیشانەیەکە کەوا تا ڕادەیەک ڕێژەی ئاو لە لەشیدا کەمە پاشان گورچیلەکان خۆیان تەعویزی ئەو گرفتە دەکەنەوە تەمان گورچیلەکان مەندوو ئەندامی زۆر هەستیارن تەمان هاوسەنگراگرتنی ڕێژەی ئاو لە لەشی مرۆڤدا لە ڕێگەی گورچیلەکانەوە زۆر بەڕێک و پێچی ئەنجام دەدرێت هەتا ئەگەر هاتوو نزیکەی بۆ ماوەی زیاتر لە
سێزدە چاردە کاتژمێر هیچ ئەو نەخورێتەوە گورچیلەکانمان توانای ڕاگررتنی هاوسەنجیەکی یەکجار زۆریان هەیە تاوەکو لەشی بە شێوەیەکی تەندروست کار بکات بەڵام کاتێک کە لەو کاتژمێرانە زیاتر بوو کەسەکە بە شێوەیەکی ناتەندروست ئای خوارد ئەو کاتەدا دەبێتە هۆی گرفت لەسەر گورچیلەکانیان و لەشی مرۆڤ بە شێوەیەکی گشتی. باشە دکتۆر هەندێک جار باس لە گرفتی ئاوسانی قاچەکان دەکرێت ئەو کەسانی کە گرفتی گورچیلەیان هەیە جا هەر گرفتێک بێ هەندێک جار ینی گلەی ئەو دەکەن کە لە مانگی ڕەمەزاندا دوای ئەوەی بە ڕۆژوو دەبن قاچەکانیانە ئاوسێت ئەمە هیچ پەیوەندیەکی بە گورچیلەوە هەیە ئەم ئاوسانی قاچە؟ ئاوسانی قاچ بەتابەتێکگە هەردوو لابێت جگە لە گورچیلەکان چەندین هۆکاری تری هەیە بۆ نمونە هۆکاری دڵ سستبوونی دڵ سستبوونی جگەر زیادبوونی ڕێژەی خوێ لە لەشی مرۆڤدا و لە هەمان کاتیشدا بەڵێ نەخۆشەکانی گورچیلە بەرپرسن لە هەڵاوسانی ئاو ڕەنگە ئەوەی کە بە کتوپڕی کەەوە قاچی داوسێت ئەو بە هیچ شێوێک ناتوانانی بە ڕۆژی بچکە هەر گرفتێک لەوانە چ دڵ بێت چ گورچیلە بێت چ جگەر بێتن ببێتە هۆی ئاوسانی قاچەکانی ڕەنگە ئەوە ڕۆژبوون زیانی بە جەستەی ئەو کەسە بگەێنێت بەڵام لە بۆ وەڵامدانەوەی ئەو کەسێک کەەوە قاچی ئەستور بووە پێویستە سەردانی پزیشکی خۆی بکات ئایا بزانین هۆکارەکەی چییە چونکە ئەمە پێش هەموو شتێک دەبی هۆکارەکەی بزانین ئەنجا دەست بە چارەسەرکردن یاخود قرار لەسەر و بدەن ئایا بنسبەتی ڕۆژەکە سەبەب بۆ یاخودنا. زۆر باشە دکتۆر تۆ هەندێک گرفتی گورچیلەت باس کرد کە ڕێگە پێدراوە بە ڕۆژوو بن ئەگەر ئەم گرفتانە یاخود ئەو کەسانی کە ئەم گرفتیان هەیە هەر یەکە لە نەخۆشیەکانی دڵ یاخود شەکریان هەبێ لەگەڵ ئەم گرفتی گورچیلەدا ڕێگە پێدراوە بە ڕۆژوو بن. ببوورە وڵای سوالەکە دەگەر دووبارە دکتۆر هەندێک گرفتت باس کرد وتت ئەم کەسانی کە ئەم گرفتانەی گورچیلەیان هەیە ئەتوانن بە ڕۆژوو ببن زیانێکی ئەو تویان پێ ناگات بەڵام لەگەڵ ئەم گرفتە سادانی کە تۆ باسە کرد هەندێک جار ئەم کەسانە لەگەڵ ئەوەی کە گرفتی گورچیلەیان هەیە نەخۆشی دڵ یاخود چەکرشیان لەگەڵیدا هەیە ئەتوانن ئەم دوو نەخۆشیە کاریگەریەکی نەرێنی لەسەر گورچیلە دروست بکەن و وا بکات کە تاکەکە نەبێت بە ڕۆژوو ببێت؟ پرسیارێکی زۆر بەجێیە دەست خۆش لە ئەو پرسیارە بە نسبەتی ئەوانەی کەەوە جگە لە نەخۆشی گورچیلە نەخۆش هەر نەخۆشیێکی تریان هەبێت بۆ نمونە نەخۆشی شەکرەی هەیە شەکرەی کەەوە وە کۆنتترۆلیش نییە بۆ نمونە فشاری خوێنی بەرزە کە کۆمەڵێک دەرمان بکەن بۆ نمونە نەخۆشی سستی دڵی هەیە بۆ نمونە نەخۆشی سیەکانی هەیە ئەوانە بە تاکید ڕێگە پێدراو نین کەوا بە ڕۆژی بن لەبەر ئەوەی ئەوانە بە شێوەیەکی گشتی ڕەنگە ڕۆژی ببێتە هۆی بەرەو پێشچوونی نەخۆشیەکەی و ڕەنگە ببێتە هۆی گەاندنی زیان بلەشی ئەو کەسە بۆ یەکو باسم کرد ئێمە ڕۆژی بۆ تەندروستی جگە لە بابەتی دینیەکەی کەسەکە تاوەکو تەندروست بێت هەر کاتێک کەوا ڕۆژی ببێتە هۆی تێکدانی فرمانەکانی لەشی ئەو کەسە هەر ئەندامێک بێت ئەوە بە تاکید ئەو کەسە ڕۆژی لەسەر نییە چونکە ڕەنگە بێتە هۆی گەاندنی زیان بە لەشی مرۆڤدا و ئەمەش لە دیندا ڕێگە پێدراو نییە و ڕەنگە بێتە هۆی گوناح و دروستبوونی گوناح لەسەر کەسەدا. دکتۆر هەندێک جاریانی ئەمە ئەوە ماتیایە هەندێک جار کەسی وا هەیە یەک دنیا نەخۆشیشی تایە بەڵام بەردەوام ئەبێ لە ڕۆژوو گرتن منمێ بزانم و کەسانی کە گرفتەکانی گورچیلەیان هەیە و ڕێگە پێدراونی لە ڕووی پزیشکیەوە بە ڕۆژوو ببن ئەگەر بە ڕۆژوو بن ماوەی 3 ڕۆژ کەمبوونەوەی ئاو لە جستەیاندا ڕوویدا گرفتی گورچیلەیان بەرەو کوێ دەگات تا چنێک زیان بە تەندروستی و ژیانی ئەم کەسە دەگەیەنێت. بەڵێ ئەمە تەبان گەورەترین گرفتمان لە مانجی ڕەمەزاندا ئەو کەسانن کەوا بە سەراحات ئەمە زۆر زار دێنە لامان لە دەستپێکی ڕەمەزان پاشەوەی پشکنینە بۆ دەکەین پێیان ڕادەگەینی کە ئێوە بە هیچ شێوێک ناتوان بەڕۆژی بن بەڵام بەداخەو ئەوان پابەندی ڕێنماییەکانی مەنابن پاش 15 ڕۆژ لە مانجی ڕەمەزاندا پاشەوەی کە خەبەرمان پێدەدرێت دەرێەوە کەسە بەداخەوە خەریکە گورچیلەکانی وەستاوە و لە ژێر شوشتنی گورچیلەدایە چونکە ڕەنگە لەوانی نەگەرێتە لای خۆمان چونکە ئێمە پێماوتۆ بە ڕۆژی نەبێت پاشان کە دەیبینین بار شێوەیەک بێت دەبینین گورچیلەکانیان پەچیان کەوتووە بەڵێ لێ باسمان کرد کەوانەی لە قۆناغەکانی پێشکەوتووی پەککەوتی سستی گورچیلەدان قۆناغی سێم چارەم پێنجەم ئەوە نەگەر بە ڕۆژی بوون احتیمالی زۆرە کەسەکە دووچاری پەککەوتنی گورچیلەی بەردەوام بێت واتە بە شێوەیەکی درێژخایەن تووشی شوشتنی گورچیلە
یاخود تووشی چاندنی گورچیلە بێت وەروە ئەو کەسانێک کەەوە چاندنی گورچیلایان بۆ کراوە مادیبوونیەکی یەکجار زۆر مەصرفێکی یەکجار زۆر پاشان دەرێ من ئیلا بە ڕۆژی دەبم کاتێککە بە ڕۆژی دەبێت ڕەنگەوە بێتە هۆی لە دەستدانی ئەو گورچیلەی کە بۆی چاندراوە ئەو کەسانێک کەواکو باسم کرد ڕێڕەی میزی بەردی هەیە بەڵام بەردەکە ڕێڕەی میزی گرتیە ئەو کەسا بە ڕۆژی دەبێت ئەمەش بە هەمان شێوە دەبێتە هۆی پەککەوتنی ئەو گورچیلەیە کەەوە یعنی کەەوە ڕێڕەی میزەکەی گیراوە و هەروە پرسیارێکی زۆریشمان لێ دەکرێت بە ئەمە باسی ئەو پرسیارش بکەین کەەوە ئەوانە یەک گورچیلیان هەیە ئێمە پێیان ڕادەگەێنین کە ئەوانە یەک گورچیلیان هەیە لە ڕووی فرمانی گورچیلەکەیەوە تەندروستە و هیچ نەخۆشیێکی تری نییە شەکرەی نییە زەختی نییە هیچ گرفتێکی نییە بەڵێ ئەو کەسەش دەتانی بە ڕۆژی بێت بەڵام کەسێک یەک گورچیلەی هەیە ئەو گورچیلەیەش نەخۆشی تری لەگەڵە و سزبوونیەکی کەمی هەیە و کەسەکە چەندی نەخۆشی تری هەیە ئەو کەسەش بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراونیەکەوە بە ڕۆژی بێت. دکتۆر گریمان تر ئەو کەسی کە نابێ بە ڕۆژوو بێت و هەر لەسەر کە لە ڕقێکی خۆی بەردەوام بوو بڕیاریدا بە ڕۆژوو بێت پێویستە چۆن پشکنینەکانی سەردانیکردنی دکتۆری چڕ بکاتەوە بۆ نمونە چەند ڕۆژجارێک لە دوای ئەوەی بە ڕۆژوو دەبێت سەردانی ئەوە بکات بۆی پشکنین ئەنجام بدات دوو دڵنیا بێتەوە لە تەندروستی خۆی. بەڵێ وەکو لە دەستپێکی بەرنامەکە باسم کرد دەبن ئەو کەسانێکەوە هەر گرفتێکی گورچیلیان هەیە بەڵام ڕێگە پێدراون کەەوە بە ڕۆژی بن ئەوانە هەر دە ڕۆژ جارێک بۆ مانجی ڕەمەزان گە 30 ڕۆژ حساب بکەین بەدەبین ماوەی مانجی ڕەمەزاندا 3 جار بەلایانی کەمەوە پشکنین بۆ گورچیلەکانی خۆی بکات تاوەکو بتوانین بزانین و بزانین بەردەوام بێت ئەو کەسە لەسەر بە ڕۆژی بوون یاخودنا چونکە هەر بەرزبوونەوەیەک لە ڕێژەی فەرمانی گورچیلەکانی تیۆریا کریاتینین زیادبوونی خۆیەکانە ئەستوربوونی قاچی وەکو جەنابەت باست کرد و هەروەها ژانێکی زۆر و هەروەها ئەستوربوونی گورچیلەکان ئەوانە بەتەئەکید دەبی دەست بەجێ ڕۆژەکانیان بشێنن و وەچیتر بە ڕۆژی نەبن. دکتۆر کاتێک ڕۆژومان شکاند و گرفتێکی گورچیلەمان هەیە چۆن بتوانین لە ماوەی بەدبانگ بۆ کاتی پارشێ و قەرەبووی وشکبوونەوەی گورچیلەکانمان و شکبوونەوەی جەستەمان بکەین ئەو خواردنەوانە چین کە پێویستە بایەخیان پێ بدرێت بە خوێنەوە و ڕێژەی چنێک لە ئاو لەو ماوەیەدا بخورێتەوە گونجاوە. بەڵێ ئاشکرایە بەنسبەتی گورچیلە سەرەکیترین خواردنەوە ئاوە ئەو ئاوە بە شێوەیەکی تەندروست نابێ ئاوێکی زۆر سارد بێت و نابێ ئاوە بە شێوەیەکی کتوپڕ واتە لیترێک لە خلالی چەند خولەکی بخوات و نەخێت پێویستە ئەو کەسە لە ماوەی بەربانگ تاوەکو پاشێ و بۆ ماوەی 2 تا 3 لتر ئاو بخواتەوە و تەوزیعی ئەو ئاوە لە ماوەی کاتژمێرەکان بیکاتن تاوەکو نەبێتە هۆی ئاوسانی گەردا و زیان گەیاندن بە لەشیدا ئاو تەنها وەکو ئاونا هەمووش لە منیەکان ڕێژێکی بەرچاو ئاویان تێدایە خواردنەوەی مەشروباتی غازیەکان ئەوانە ڕێگە پێدراو نییە وەکو ئەوانەی کە نەخۆشی گورچیلیان هەیە واروە ئەو خواردنەوانێکەوە بۆیەدارن ئەو شەربەتانێکەوە سبغیان تێدایە کە دیارە ینی زۆر ئاشکرایە کە لەسەر شەقامەکان دەبینین ئەنوا ئاشکار ڕەنگ دەبینین ئەو ڕەنگانە هەمویان بۆیەن ینی ئەمە ئەو شەربەتی سروشتی عسیری ئەوانەی کەوا فواکەی لە ماڵێ بخۆی دەتوانانی کەسەکە بخۆیان لە ماڵەوە دروستیکەن نەک بچی مەسەلەن ئەوانە کە ڕۆژ لەیدایە کەوا ترشاوە کەوا چەندین گرفتی تێدایە و لەوانەیە ببێتە هۆی تەسەموم و ژەهرایی بوون بۆیە بە هیچ شێوەیەک ڕێگا پێدراو نییە ئەو خواردناوانەی کەوا مادەی حافیزەیان تێدایە بە هەمان شێوە دەبێتە هۆی زیان گەیاندن بە گەدە و بە گورچیلە بە هەموو لەشی مرۆڤدا و هەوە خواردنانێکەوە باسم کرد کەوا کە دەیخواتن دەبی خواردنەکان زیاتر سادە بن زیاتر ڕیشاڵی بن زیاتر میوە و فەواکەیەکان و زەڵاتە و خواردنانە بن چکۆکو باسم کرد ڕەمەزان پێویستە ئەو کەسە خۆی دەرباز بکات لەو مادە زیان بەخشانەی کە لە ماوەی 11 مانگدا لە لەشیدا کۆبووتەوە نەک ئێمە لە مانجی ڕەمەزاندا زیاتر بارقورسایی بێخینە سەر زگەرمان بێخینە سەر لەشمان و بەداخەوە زۆربەی جار دەبینین لە مانجی ڕەمەزاندا کەسەکان چێشیان زیاد دەکات کەەوە بە هیچ شێوەیەک بە شێوەیەکی تەندروست بە ڕۆژی نەبووە پێویستە هەموو کەسێک لە مانجی ڕەمەزاندا چەند کیلۆیەک لە ماوەی تا 5 کیلۆگرام لە لەشیدا دابەزێت بۆ ئەوی بزانین کەەوە کەسە لە ڕووی تەندروستیەوە بە شێوەیەکی جوان بە ڕۆژی بووە ئەگەر بۆ هۆی زیادبوونی چێشی مرۆڤ کەواتە ئەو کەسە ئەسڵەن ڕۆژەکەی هیچ ئیسفادەشی لێ نەکردیە. باشە دکتۆر ئێمەی کورد خواستێکی زۆر لە نێو ئێمەدا هەیە بۆ چا و تا ڕادەیەکیش بۆ قاوە خواردنەوەی ئەم دوو جۆرە خواردنەوەیە
چۆن کاریگەری لەسەر گورچی لە دروست دەکات لەگەڵ ئەمەشدا ئەگەر باسی شیرینی بکەین خواردنی شیرینی جۆر بە جۆرەکان کاریگەری لەسەر گورچی لە دروست دەکات بە شێوازێکی نەرێنی خواردنەوەی چاو قاوە بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی ڕێکوپێک کێشە دروست ناکات بەڵام زیاد لە خواردن هەموو شتەکە زیاد بوو الزیادة كل نقصان يعني وكو أويكوا كم يخوارديتوا ولا همان كادا بالنسبة يو كساني كوا رنجا يعني زياد بوني قاوا يعني عندك نوع برد هي اللي قلت لا كما دي زياد روكزاليتا يا يوريغا سيدا كوانا رنجا لا خواردنا وكان زياد الدروز دبن بشوية شي قشتي وكو باس مانكر خواردنەوەی چاو قاوە بە شێوەیەکی تەندروست و کەم هیچ گرفت لەسەر گورچیلەکان دروست ناکات بەڵام زیاد لە حد بخواتن بە تاکید ئەوە دەبێتەوەی گرفت بەنسبەتی شیرنەمەنیەکان دیارە کاتێک کە یەکێک بە ڕۆژی دەبێت ڕێژەی گلوکۆز لە لەشی دادا دەبەزێت ئارەزووی بۆ خواردنی شیرنەمەنیەکان زیاد دەکات بەڵێ تا ڕادەیەک پێویستە چونکە مێشتی مرۆڤ تەنها گلوکۆز وەردەگرێت بۆ ئەوەی کارەکانی بە ڕێکوپێکی ئەنجام بدات بۆیە لەبەر ئەوەشە لەگەر بەرماکدا چەند دەنکە خورمایەک پێویستە چونکە ئەو شەکرێکەوە لە ناو میوە یان خورما یان هەر شیرنەمەنێکی تردایە بە تایبەتی سروشتیەکان ئەوانەش هیچ زیانێک بە لەشی مرۆڤدا ناگەن بەڵام شیرنەمەنی دەستکردەکان کە ئەگەر زیاد بخوات بڵێ ئەوە سببێکی بەرچاوە بۆ زیادبوونی کێشی ئەو کەسە و ڕەنگە کاتێک کە کەمێک شیرنی دەخوات ئیدی خواردنەکانی تکەی پێ ناخورێت ڕەنگە ئەوە بە شێوەیەکی بەردەوام ببێتە هۆی سوء التغذیە واتە کەمبوونەوەی پرۆتین لە لەشیدا و کەمبوونەوەی ئەو ڤیتامینانەی کەەوە پێویستی پێیتی تەنها بە شیرینی تعویزی کردێتەوە کاتێک ئەو کەسە شەهیەکەی لە دەست دەداتن ئیدی ناتوانانی خواردنەکانی تر بە شێوەیەکی تەندروست بخوات بۆیە خواردنەوەی شیرینی و خواردنەوەی شیرینیەکان بڕێک پێویستە بەڵام نەک ئەوەی ببێتە هۆی تاسی لەسەر خواردنەکانی تر بکات. زۆر باشە دکتۆر مەجید حەسەن شەخانی ڕاوێژکار لە نەخۆشیەکانی هەنا و دڵ و هەروەها چاندنەوەی گورچیلە زۆر سپاس بۆی لە هەولێرەوە ڕاستەخۆ میوانی ئەمە بووی سپاس بۆ تەواوی زانیارەکانە دکتۆر